حکومەت وەکو پێویست چی نەکەیدە لەو گوندەکان چونکو شۆڕش لەو گوندانە پێکاتیە لەو گوندانەشی سەرهەردا لەو گوندانش کۆتاییە پێ هاتیە تا حکومەت تێکچووە حکومەتی باسی مەقەڕی هەموو حیزبەکانیش دە گوندی مەدا بوو دەسترێشمێ دەبووە ئێستا گوندیمە لە چاو گوندی نەدیکە هەڵ بڕازاباوە لەبەرەوەی نەفەرێک لە کەرکووچێ لێ قەومابە هەرداد لەبەر ڕژێمی بە ئەس لێرەی ئیتحاق بەو مەقەڕانە واکردی پێشمەگەی لە دۆرە ڕستێ دەبووە ئەو ئۆفاداریە لەلای حکومەتی هەرمابە حکومەت ئیتیمادی بە گوندانەدا وەکو پێویست خزمەت گوزاری لۆ گوندان نهاتیە نەکرا هەرچەندە شۆڕشی ئەیلول و شۆڕشی ئێستاش لە سەپشتێ ئەو گوندانە بووە بەرام کەس دوینێوە بیر نییە بەس هەوڕوا لەوە بیرە دەبووە مەکتەبی لێبە تا 6 سانەوی دەبووە بنکەچی تەندروستی لەو گوندانە هەر گوندی بنکە تەندروستی خۆی بە لەبەرەوەی حکومەت فەقیر نییە حکومەت دەورەمەندە برێ پێم ناکرێ ئێستا دکتۆری زۆرە مامۆستای زۆرە ئەتوانی مەکتەبێوەکەتەوە تا 6 سانەوی ئەتوانی بنکەی تەندروستی لێدا بنێ گوندی مە تەقریبی دەوری لۆ بەخۆی بەبن هەشتایوە نابوو لە 75 وەستەکەت بوو ئەلعانە 11 ماری لێ ئەمین زستانی کەسی لێ نەما ئێرە گرکە پێشا ماری زۆر لێبوون زۆر ماری لێبوون ئێستا ماری کم لێماینە و بەریان دەشاری کردیە گەنج هە لێرە نینە گەنج هەبەر دێشاری کردی بەس پیرەکان لێرە ماینە ئەسنە شار خۆشترە مەسلحەتێ شاری خۆشترە و هەموو معاشیان هەیە و لەبە هەندێ بەس ئێستا ئەمە هەلێرابێ ئەمە دستاناش ناچینەوە شاری وەڵڵاهی مەسلحەت کمە مەسلحەتێ شاری باشترە بە ئیسراعەتترین شار باشترە بەرێ وەڵڵا دستانە زۆر بەفرەکەوی جاروێ هەیە ڕێبان هەفتێکی گیرێ هاتوو چۆن ئەبە زەحمەتن گەلێکدا شۆفەر دێ خاوێنەکە تۆ نەخۆ سارش دەرناچی ئەمن فەلاحم بەخۆی تەماتێ لە ساشی کردینە بەڵام بەهۆی خراپی ڕێگاوبان بەهۆی نەبوونی ئاو بەهۆی نەبوونی خزمەتگوزاری خەڵکی ئەو گوندانە ئێستا شینایی ناکەن چونکە ڕێگاوبانەکەی نەخۆشە ئاوی کمە بەخۆی ئەگەر بێت و حکوومەت پاڵپشتیان بکات و هەوا چەندە چاریشی خراپە لە گومرگ تەماتەکە ناپرۆشێ بەڵام ئەگەر هات و هەر بێت و حکوومەت پاڵپشتیان بکات و چمیان لۆ دابینکە یاخۆ ڕێگاوبانیان لۆ چا بکات ئەوە زیاتر فەلاحەکان هاندرێن بۆ ئەوەی کشت و کاڵ بکەن بەڵام ئێستا کە بەڕاستی هیچ پاڵپشتێک لەرێ حکوومەتەوە نابینەوە من چونکە ئەگەر پاڵپشتی نەکرا فەلاحی زیات سەبر گوندەکان چۆلەکەن و شینایی ناکەن کۆچکردن یاخۆ مهاجرە بە عەرەبی شتێکی سروشتی بووە هەموو کات هەر هەبووە ڕەنگ بێ نەبوونی ئیمکانات وەکو پێویست لە گوندەکان یاخۆت یەکێک لە هۆکارە بێ یەکێک لە هۆکارانەوە بێ خەڵکێک لە دوو ڕێفاهیەتێکی زۆرتر بێ یا وەدوای ئەوەی بکەوێ منداڵە نەخۆ لە شوێنێک بژین کە بتوانێت ئیمکاناتێکی زۆرتریان بۆ دابین بکە بەڵام لە مقابلە بۆی کە ئەو حیجرەیە نەمێنێ تەبیعی حکوومەت دەبێت سێڤیسە و خەدەماتێکی زۆرتر بداتە گوندەکان فرسەتی دەرفەتی کاریان بۆ بڕەخسێنێ بۆی کە خەڵکەکە وەحەوێتەوە بتوانێت خۆڕاگر بێ کاریگەری سلبی نەکاتە سەر سامانی ئاژەڵداری و زەراعا هەروەها کەەوە سامانێکی نیشتیمانیە وەڵی بێشک حدودەکان بەداخەوە فترەیەکە لەو ساڵێنە ئەخیر دراوسەکانمان وەکو پێویست ئەوە نەبوونە ینی حسنی هەمجەواریان مڕعات نەکردیان زۆر جار ڕنگ بە ئیزعاجی خەڵکێمەیان کرد بێ ئەوش دەکرێت بە هۆکارە ژمار بکرێت